بینەران و بیسەرانی بەڕێز لەر شوێنەکەن سڵاوتان لێبێت. من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ تەوەرێکی گرنگ شرۆڤە دەکات، تەوەرێک کە تەنیا مژاری ئەمڕۆ نییە بەڵکو مژاری ڕابردوو و داهاتووشە. ئەویش تایبەتە بە بوونی حەشدی شعبی لە سنوورەکانی هەرێمی کوردستان و لە عێراق و ئایندەی حەشدی شعبی. وەک دەزانرێ لە ساڵی 2014 حەشدی شعبی دوای ئەوەی داعش لە بەغدا نزیک بوویەوە بە فەرمانی ڕابەری ڕۆحی شیعەکان عەلی سیستانی دروستبوونی حەشدی شعبی دامەزراندنی حەشدی شعبی لەسەر بڕیاری مەرجعی باڵە شیعەکان لە عێراق درا. حەشدی شعبی ئێستا ینی پاش ئەوەی هەوڵێکی جددی بۆ درا لەلایەن پەرلەمانی عێراقەوە بە فەرمی ناسێنرا، موچەی بۆ دابین کرا، پارەیەکی باشی بۆ دابین کرا، چەکی باشی بۆ دابین کرا. تاوکو ئێستا سوننەکان حەشدی شعبی بە هێزێکی فەرمی عێراقی نازانن و پێیان وانی حەشدی شعبی پارێزگاری لە سوننەکان دەکات. کوردیش وەک دەزانرێ پێشمەرگەی هەیە حەشدی شعبی بە پارێزەری خۆی نازانێت. ئەوەی کە حەشدی شعبی بە پارێزەر دەزانێت تەنیا پێکاتەی شیعەکانە و زۆر جار مەترسی ئەوەش هەیە کە حەشدی شعبی هاوشەوەی سوپای پاسدارانی ئێران کە وەکو باسی لەوە دەگرێت تەواوی ئێرانی کۆنتترۆل کردووە لە ڕووی سیاسی و سەربازیەوە هەژمونی تەواوی ئێرانی کردووە. مەترسێکی زۆرش هەیە حەشدی شعبی هەمان سیناریۆ لە عێراق دووبارە بکاتەوە، تێکەڵ بە سیاست بکرێ، بازدەوە دەکا کە دەچێتە سووریا، بازدا دروستکردنی هیلالی شیعە و بەدری شیعە دەکرێ. بۆ قسەکردن لەسەر ئایندەی حەشدی شعبی و مەترسیەکانی لەسەر هەرێمی کوردستان دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەداری دیاری کورد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. هیوا دەخوازین زانیاری زیاترمان لەبارەی حەشدی شعبی و مەترسیەکانی حەشدی شعبی پێ بڵێ. دکتۆر بە خێراتنێکی گەرمت دەکەین بۆ باسی ڕۆژ. هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستانیش دوو بۆ چوون هەیە. بەشێک پێی وایە بوونی حەشدی شعبی ئیجابیە و زەرەری بۆ عێراق نابێ. ئەگەریەوە هەیە سنوورەکانی عێراق بپارێزێ پێیان ئاساییە حەشدی شعبیشان بەشانی هێزی پێشمەرگە وەک برا لە ئایندەدا سنووری عێراق و هەرێمی کوردستان بپارێزن. بەڵام لەلایەکی دیکەوە بەشێکی دیکە مەترسی زۆری لەسەر حەشدی شعبی هەیە. پێیان وایە ئەوەی داعش بەرامبەر بە هەرێمی کوردستان و سوننەکانی کردووە لە داهاتوودا دوورنی حەشدی شعبی هەمان سیناریۆ دووبارە بکاتەوە. بۆ چوونی بەڕێستان ئێوە حەشدی شعبی چۆن دەخوێنەوە؟ ینی لە کامە بەرەدان؟ پێشەکی سڵاو بۆ ئێوە بۆ هەموو بینەران و بیسەرانی کوردستان 24 و هەرچی جۆمان لێگرێ. بێگومان مەسلەی حەشدی شعبی ئێستا بە شێوەیەک تەماشاکرێ و ڕفتایی لەگەڵە کرێ و وەختی خۆی کە داعش هات بۆ عێراق و ئایەتوڵا سیستانی داوای کرد خەڵق چەک هەڵگرێ و وەک خۆبەخش و دیفاع بکات لە وڵات بە نەوعێکی تر بوو. یعنی ئایەتوڵا سیستانی وەختی خۆی داوایەوەی نەکردووە لەشکرێ دروست کرێ و بمێنێتەوە و بێ بە قانون و وەکو جێی ژوابێ ممکن لە جێشیش مهمتر بێ و بە شێوەیەکی سیاسی وەک هێزێکی سیاسی معاملەی لەگەڵ بکرێ. ئەو داوای کردووە خەڵق دیفاع بکە و چەک هەڵگرێ و چونکە وەزعێکی خەڵکە خراپ بووە و هەموو بەیەکەوە چەک هەڵگرن دژی داعش. یعنی ئەماوە ناکات ئەوەی هێزێ بمێنێ و هەمیشە. بەڵام ئێستا جوهدێک هەیە، هاوکاریەک هەیە، دەیانێ ئەو هێزە بمێنێتەوە شتێکی وەکو ئەوەی کە لە ئێران دروست بوو، هەرەسی سەوری و پاسداران کە تا ئێستا ماوەتەوە و لە جێشی ئێرانی مهمترە تقریبان چونکە شێوەی سیاسیشی هەیە و لە عینی وەختیشە لە پەرلەمانی عێراق تیان پەڕان بوو بە قانون بە یاساش عینی وەکو
جێشی عێراقی معاملە ئەکرێ کە ئەمە شتێکی گرنگە و میزان بودجەی هەیە هەموو شتێک بە شێوەیەکە کە شێوەیەکی سیاسیان داوەتێ و ئەمە تەنها لە عێراقان نییە ئەمە ئێران لە پشتێتی ئێران زۆر پشتیوانی حەشی شعبیەکە و حەزەکە ئەو حەشدە بەهێز بێ و پێی خۆشە لە جێشی عێراقیش بەهێزتر بێ باشە جوڵانەی زۆر باشە دکتۆر تا ئێستا ڕێی خۆت بە ئێمەڕ نەگەاندووە ینی تۆ لەگەڵ بوونی حەشدی شعبی پێ دوایە حەشدی شعبی دەبێتە پارێزەری سنوورەکانی هەرێمی کوردستان عێراق یاخود بە پێچەوانەوە لەگەڵ ئەو بەرەیەدای کە پێی وایە مەترسێکی گەورەیە بۆ سەر هەرێمی کوردستان وە چی لە داعشیش کەمتر نابێت لە ئایندەدا. من نامەوێ بڵێم حەشدی شعبی وەکو داعشە و ڕاز نییە ینی بڵێن وەکو داعشە بەڵام مەترسی هەیە لە دوو ڕۆوە لە ڕوویەکەوە ئەوەیەکەوە ئەوە ئەبێتە هێزێک کە لە جێشی عێراقی گرنگترە بێت جێشی عێراقی شێوەیەکی پیشەیی هەیە تا حدێ خەڵق زۆر لێ ڕازیە تاژە بەڵام ئەمان وانین بۆ نمونە ئێستا حەشدی شعبی کە لە ناوچەکانی مووسڵ شەڕەکە خەڵقی مووسڵ پێیان خۆش نییە چونکە سونەی عەرەبن و زۆر دژی ئەوەن کە حەشدی شعبی لەوێ بکە و زۆر تاوانباریانەکەڵە خەڵقیان گرتووە تاخی لەگەڵ خەڵقیان کوشتووە خەڵقیان گرتووە کێشەیەکی زۆر هەیە لەو ڕۆوە معنای ئەوەیە لە ناو شیعەکانە تەنها ئەحتیمامیش بێدرێ و لە ناو شیعەکانیشا جیاواسی ڕێی هەیە لە هێزەکانی شیعە هەموو عینی ڕێیان نییە لەسەر ئەو مۆزوعە جیاوازی هەیە لە نێوانیانە لەبەرەوە من وەکو وتم ئێستا پێش ئێستا ئەوە بوو کە ئەم حەشدا ئێران زۆر لای گرنگە و ئێستا ئەو شەڕانەی کە ئەکرێ لە سنوور غەربی سنجارەوە بەرەو سنووری سووریا و هەندێکی چوونتە ناو خاچی سووریا ئەمە جوهدی ئێرانیە زیاتر ڕاستە حەشت دەوری هەیە و گەر داعش لەوێ بە دەریەکە شتێکی باشە بەڵام جودێکی ئێرانیە ئەوەی کە بگەن ئەو سنوورانەوە لەوێشەوە بەرەو بەحری ئەبیەس و ئەم شتانە باشمە هەیە حەشدی شعبی باشە یا خراپە لایەنی هەیە لایەنیشی عێراقیە لایەنی ئێرانیشی هەیە باش بوونی حەشدی شعبی دکتۆر باشە چۆنە تۆ سوالەکان مەخەسەر ئەوەی بڵێ yes or no ئەمە سیاسەتە لە سیاسەتە یەسونۆ نییە یان نا شتیوان نییە لە سیاسەتە من ئەڵێم ئەم حەشدی شعبیە بەم شێوەی کە ئێستا هەیە بەو شێوەی کە هەیە و بەو شێوەی کە کراوە بە قانون و ڕۆڵی هەیە ئەمە کێشەیەکە ئەم کێشەیە ئەتوانرێ بە گفتوگۆ چارەسەر بکێ لەگەل لایەنەکان تەوانە بێ لەگەل لایەنی عێراقی قسە بکرێ و ئێرانیش نەکەر عێراق بۆم بەڕێی من هەرێمی کوردستان بۆی کێشەی نەبێ لەگەڵیان لە ئایندا پێویستە لەگە ئێرانیش قسە بکە لەگەڵ حکوومەتی عێراقیش قسە بکە دەرچی ممکنە لە حکوومەتی عێراقیشا هەموو مسەیتر نەبن موچە مالیکی سەیتەرەی زیاتر بێ لە سەحەتی شعبی لە عیبادی زۆر باشە بەڕێی من ئەمە پێویستی بەوە هەیە لەو گفتوگویانە و لەو قسانەی کە هەرێم ئەیکا لەگەڵ ئێران و لەگە عێراقیش باسی بکە و هەوڵ باسیغەیەکی بۆ بدۆزێتەوە کە ئەم حەشدا نێتە ناو منطقەی کوردستان و نەچووکە کوردستان پێشمەرگەی هەیە و داعشی دەرکردووە پێویستی بەوە نییە هێزێکی کە بێ و دکتۆر بۆ دروست جەنابتان سیاسێکی دیاری کوردستانن و سەرکردەی پێشوون و ئاگاداری جموجۆڵە سیاسیەکانن هەم لە ڕابردوو لە ئێستاشدا بە بۆ چوونی تۆ دوایی داعش ئەرکی حەشدی شعبی چی دەبێت؟ من وەکو وتم ئەرکی هەشتی شعبی مەسەلە هەر داعش نییە ڕاستە لە ئەساسە دروست بووە بە حسابی داعش بەڵام پاش داعشیش هەر ئەمێنێت چونکە بۆ بەهێزێکی یاسایی و بودجەی هەیە و عینی وەکو جێشی عێراقی و ئەمێنێت و بەڕێی من ئەوە خۆی لە خۆیان کێشەیە دروستەکە چونکە هێزێک هەیە جەیشە هێزێکی تریشەیە ئەمە وەکو میلیشیاتەیە حەشدا کێشە لە بینی ئەوانە دروست دەبێت کێشە لەگەڵ سونەی عەرەب ممکن دروست بێت چونکە ممکنە ئەوان حساب بکەن ئەمە شیعەیە ئەوان لەگەڵیان ناڕێکن ئەوانەی کێشە لەگەڵ کورد ممکن دروست بێت
لەو ناوچانەی کە کێشە لەسەرن یا ئەو ناوچانەی کە با بڵێن کوردستانین لە دەرەوەی هەرێم لەبەرەوە بە قەنەعەتی من پاش داعشیش هەر ئەمێنێ و دەیانێومی حتا دۆرە هەوڵێک هەیە بۆ ئەوەی ئەوان لە هەڵبژاردنیشا بەشدار بن ئەگەرچی هێزی چەکدار نابێت لە هەڵبژار نەبەشدار بەرەوە ئەمێنێ بەشداری ئەوان لە هەڵبژاردن بە مەترسی دەزانی دکتۆر عەرەبەی بێ لەگەڵ ئێمە ئەی بێ کێ بەشداری ئەوان لە پرۆسەی سیاسی و هەڵبژاردن بە مەترسی دەزانی هەر هێزێکی چەکدار بەڕێی من بە پێی یاسا نابێت لە هەڵبژاردن بەشدار بێ و نابێ خۆیان تەرشیحکەن مەبەسم بۆ هەڵبژاردنوانەوە قانونە طبعاً و لە عینی وەختیشا بە قەنەعەتی من لە پرۆسەی سیاسی ئەگەر ببنە حیزبێکی سیاسی وە لە ئەوان چەکدارن ناتوان ببنە حیزبێکی سیاسی ناتوان لە پرۆسەی مەسەن جێشی عێراقی نابێت لە پرۆسەی سیاسی بەژە ئەوانیش نابێ بەشدار بن ئەو هەوڵ و تەقەلایەنەیە کە یانوێ بیان کەم بە هێزێکی سیاسی و بەشداریان بکەن لە بڵین پرۆسەی سیاسی یا بەشداریان بکەن لە هەڵبژاردن ئەوانە مەترسیدارن و باش نین ئەگەر وەکو هێزێکی چەکدار بمێننەوە و بەو شێوەیە بێ کە بتوانن تەفاهم لەگەڵ سوننا تەفاهم لەگەڵ کورد بە شێوەیە بێ کە زەرەریان نەبێ ئەوە شتێکی زۆر باشە دکتۆر دکتۆر ئێمە با لە بەغدا تۆزێک دوور بکەوینەوە چونکە بمانەوە و نەمانەوە خەریکە ئایندەی کوردستان بەرەو سربەخۆیی دەڕوە یعنی مەترسیەکی جددی هەیە لەسەر ئەوەی کە حەشدی شعبی لە داهاتوودا شوێنگرەوەی داعش بێت و مەترسی جددی بۆ سەر هەرێمی کوردستان دروستکە بە تایبەت کە لە هەرێمی کوردستان ئێستا باز لە مەسلەی سربەخۆیی و ڕیفراندۆم دەکرێت پرسیاری من لێرەدا ئەوەیە دکتۆر ئەو شوێنانەی کە داعش چۆلی کردوون بە تایبەت ناوچە سنووریەکان ئێستا دەبیندرێ حەشدی شعبی هەیە و حەشدی شعبی ڕێککەوتنیشی لەگەڵ هەرێمی کوردستان کە ئەمریکاش تێیدا ئاگادارە پێشەڵی دەکات لە شنگال جم و جۆڵ دەکات بەبێ ئاگاداری هەولێر لە دووس خوورمات و جم و جۆڵ دەکات بەبێ ئاگاداری هەولێر پێ دوایە ئەمانە بەڕاستی مەترسی جددین بۆ سەر ئایندەی هەرێمی کوردستان یاخود تۆ بە مەترسی دەزانی؟ من بێگومان لێرە دووشت هەیە یەکێکی ئەوەیە ئەگەر بێت و ڕێکەوتنی سیاسی نووسراو ئیمزاکراو تا ئێستا نییە ئەوە پێت بڵێم یعنی ڕێکەوتن هەیە بەڵام من وابزانم نووسرا و ئیمزاکراوە نییە لەسەر مەسەح نەم بیستوە بێت نازانم بەڵام موچێت تەفاهم لەگەڵ عیبادی کرابێ لەگەڵێکی مەسەلە عیبادی نییە مالیکی ئێستا مهمترە لە عیبادی منسبەت حەشدی شعبیەوە ئەگەر ڕێکەوتنێک جددی لەگەڵ ئێران و لەگەڵ حکوومەتی عێراق نەبێ لەو بارەیەوە کە هەر یەکە سنووری لەکوێیە طبعاً ئەم حەشدە بۆ ئێمە ئەبێ بە کێشە لەو ناوچە کوردستانیانەی دەرەوەی هەرێم ناوچەکانی دەرەوەی هەرێم چونکە ئەوان موافق نین کە ئەو ناوچانە بێتەوە ساحەرمی کوردستان و حکوومەتی عێراقیش موافق نییە ئەگەر پێی بکرێ لەبەرەوە کێشە بۆ دروستە بێ بێگومان لەو ناوچانەوە ئێستا هەندێک کێشە لەو ناوچانە دروست بوون لەبەرەوە ئەبێ هەوڵ بدرێ ڕێکەوتنێکی سیاسی تەواو لەگە ئێران و ڕێکەوتنێ لەگەڵ حکوومەتی بەغا بکرێ بۆ ئەوەی ئەوە دروست نەبێ و هەر کەسە حەدی خۆی هەبێ و جێگای خۆی هەبێ و ئەوان نێنە ناو خاچی کوردستان و کێشە بۆ ناوچەکانی ئێمە دروست بکەن باشە دکتۆر یعنی حەشدی شعبی ئیلتیزام بەڕێکەوتنەکان ناکە بمانەیە و نەمانەوێت تەفاهومەک لێک تێگەیشتنێک لە نێوان حەیدەر عەبادی و سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی هەیە هەر ئەو کاتەی کە سەرۆکایەتی هەرێم نیگەرانی دەربڕی لە بوونی حەشدی شعبی مەبەستم لەوەیە بەڵگە بخەینە ڕوو حەیدەر عەبادی باسی لەوە کرد کە جوولەکان بەبێ ئاگاداری ئەوان بۆ بەڵام دواتر ڕوونکردنەوەیاندا پرسیاری من ئەوەیە هەر شوێنە کە حەشدی شعبی ئێستا بەشێک لە خاکی کوردستان حەشدی شعبی کۆنتڕۆلی کردووە بە تایبەت لە شنگال پێ دوایە حەشدی شعبی گفتوگۆی لەگەڵ دەکرێت پێ دوایە دەکرێت بە دانوستان خاکی کوردستان جێبهێڵێ و جارێکی دیکە ئەو سنوورە ینی تەسلیم بە هێزی پێشمەرگەی کوردستان بکاتەوە یاخود ئەمە زەحمەتە
ئەوان ئەڵێن عیبادی طبعاً ئەڵێ کە حەشدی شعبی لەژێر ئەمری ئەوان لەژێر ئەمری حکومەتان و ئەویش نەوع تەفاهمێکی لەگەڵ سەرۆکی هەرێم کردووە لەو بارەیەوە بەڵام من نەبیستووە شتی نووسراو هەبێ شتی نووسراو نازانم ئەگەر هەبێیان نا ئومێدەوارم هەبێ ممکنە نەوع تەفاهمێکە بەڵام ئەوان بە قسەی عیبادیش ناکەن کاکە ئەوان زیاتر لەژێر ئەمری ئێران و مالیکین زیاتر عیبادی ڕۆڵی لاوازە لەو ڕۆوە مەسەڵەن وتیان لە مووسڵ ئیتفاقی کراوە پێشمەرگە حەدی لەوەیە جێش حەدی لەوەیە حەشدی شعبی لەوێ بەڵام دید لەم دوایە حەشدی شعبی هەموو حەدەکانی تێپەڕان ناوچەکانی گەرچووە سنوور لە سنووریش دەستە تێپەڕێەوە بۆ ئەو دیو چونکە ئەمە نفوزی ئێرانیشی تایە و هەوڵی ئێران نەبوایە قوتی ئێرانەوە نەیانەتوانی ئەو هەموو ناوچانە بگرن وا بە ئاسانی لەبەرەوە من بۆچی ئەڵێم ئەبێ ڕێکەوتنێکی جددی بکەیت لەم بای لەگەڵ حەشد ناچکە حەشد هێزێکی ئەسکەریە وەکو خۆیان ئەڵێن ئێمە پێشمەرگە هێزی عەسکەریمانێ ناچێت ئیتفاقاتی سیاسی بکە لە بینی لایەنی سەرکردایەتی کورد لەگەڵ ئێران بە دەرەجەی ڕئیسی و لەگەڵ حکوومەتی عێراقیش کەواتە دەتەوێ بڵێ یعنی دکتۆر ئەوەی کە من لە جەنابەت تێگەیشت بم ئەوەی لە جەنابەت تێگەیشت بم دکتۆر یعنی ئەگەر بمانەوێت لەگەڵ حەشدی شعبی گفتوگۆ بکەین دەبێ هەولێر ڕووی لە تاران بێ بەڵێ تاران و بەغا تاران و بەغا باشە زۆر باشە دکتۆر یعنی پرسیارێکی جددی لێرە دروست پرسیارێکی جددی لێرە دروست دەبی ئەو پرسیارە جددیە ئەوەیە لە کاتێکدا حەشدی شعبی کە بمانەوێ و نەمانێ وەک بەڕێستان ئاماژەتان پێکرد کاریگەری ئێرانی و بڕیاری تاران و بەغدای لەسەرە نزیکبوونەوەی پەکەکە لە حەشدی شعبی بۆچی دەگەڕێتەوە ینی ئەم هەماهەنگێ هەردوولا لە شنگال لە شوێنە کە پێی دەگوترێت خاچی کوردستان پێ دوایە بۆچی دەگەڕێتەوە شتێکی ڕاستە؟ من قەناعەتم وایە ئەوان هاتوونە ئەو ناوچانە و پەکەکە و یەپەگەوانج لەو ناوچانە هەن طبعاً و دیارە نەوە هەماهەنگیەکێک و ئێران پەیوەندی هەیە لەو ڕۆ ئێران ئەو هەماهەنگیانە دروستەکە حکوومەتی بەغاش دەوری هەیە لەوە مەسەن عیبادی گومان لێ بوو تەسریحیدا ئەڵێ هەرچی حەشدی شعبی کردوێت لەو ناوچانە پێشەکی ئێمە موافق بووین لەسەری ئەی کوا ئیتیفاقەکەی لەگەڵ کاک مەسعود ئەمە معنای دژی ئەو شتانەیە لەبەرەوە بە قەناعەتی من ئەوان لەو ناوچەیەن پەکەکە و یەپەگەوانش لەو ناوچەیەن هەردووشیشیان کێشیان لەگەڵ پارتی و لەگەڵ ئەو هێزانی ئەو ناوە هەیە هاوکاری یەکترەکەن شتێکی ئاشکرایە طبعاً ئێرانیش هاوکاری هەیە لەگە هەردوولا ئەنی شتەکە ڕوونە لەبەرەوە من بۆچی ئەڵێم پێویستە لەگەڵ بەغا ڕێکەوتنی نووسراو بکرێەوە تا ئێستا ئێمە گفتوگۆ لەگەڵ بەغانیە ئەوە 3 مانگە 4 مانگە دیارە لوژنەیەکی حەوقۆڵی دروست بێت لە حیزبەکان بچن لەگەڵ بەغا گفتوگۆ بکەن بەڵام کوا هێشتا لوژنەکەش دروست نەبووە ئیشی ئێمە ناڕێکە ئێمە یەکڕیز نین ئێمە یەکڕئی نین هەر یەکە شتێگەڵێ لەبەرەوە کێشەکانمان زۆرتر بووە باشە پەیوەندی نێوان پەکەکە و حەشدی شعبی لە قازانجی دەڤەری شنگالە بە تایبەت گەڕانەوەی بۆ سەر هەرێمی کوردستان ئەگەر بە کورتی وڵام من بدەیتەوە چکە کات زۆر کەمە برادەرانم دەڵێ کاتت کەم ماوە من قەناعەتم وایە خەڵقی شنگال پێویستیان بەوە هەیە ناوچەکەیان ئاوەدان بکرێتەوە پێویستیان بەوە هەیە کەوا بگەڕێنەوە جێ خۆیان خزمەت گوزاریان هەبێ ئەوانەی گیرامن بربدرێن هیچ شەڕێ نابێت لە شنگال بکرێ هیچ بلبلانەیەکی حیزبی و کێشە نەپەکەکە نە حەشدی شعبی نە برادرانی ئێمە لەوێ پێویست نییە چونکە ئەو منطقەی وێران کراوە ئەو منطقەی منکوبە ئەو منطقەیە شەهیدە لەبەرەوە طبعاً ئەو جم و جۆڵانە نەخێر لە مەسلحەتی ئەو ناوچەیە نییە و بەڕێی من ئەگەر لە خەڵقی ناوچەکە پرسیوە نەترسن و ڕێی خۆیان بڵێن بڕوان ناکەم حەز بکەن هیچ هێزێکی حیزبی لەوێ هەبێ و ملمەلالێ لەگەڵ یەکتری بکەن چونکە ئەوانە شەهیدن چۆن هەڵەبجە شەهید بۆوانی شەهیدن پێویستیان بە خزمەت گوزاری و بە گەڕانەوە و بە یعمار و بەو شتانە هەیە
لەبەرەوە بەڕێی من ئەو جموجۆڵانەی کە ئەکرێ نەرسە بۆ سوودی بۆ سنەی عەرەب هەیە لەو ناوچانە کە ناڕازین بڕوا ناکەم سوودیشی بۆ شنگالی ینی ئەوانی شنگال هەبێ. زۆر باشە دیارە هەڵوێستی ئەمریکا ڕۆلی ئەمریکاش لە ناوچەکەمان باز نەکرد بەڵام کات ڕێگەی پێنەداین کە ڕای جەنابەت لەسەر هەڵوێستی ئەمریکاش وەربگرین دکتۆر مەحموود عوسمان سیاست مەداری دیاری کورد زۆر سوپاست دەکەین کە لە هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. باش بینەرانی بەڕێ سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا کامەران بن.